باز بۆ دەرفەتی بێمە داوا سڵاو لێ بێ دکتۆر. منە مەوێ پرسیاریەوە بکەم شەو بە شەو سعات یان چەند سعات جارێک ینی وەڵامدانەوەکان توونترە بن دەستیان بۆ دڵی یەکتر بردووە، ینی ئەمە قابلی مفاوەزاتی تیاماوە لە نزیک مەودایە بەڕێز دکتۆر؟ سپاس ڕێزیشمێ بۆ میانە بەرەزەکانت. طبعا هەموو شتێک بێ نهایەتی بێت و نهایەتەکەشی بە مفاوەزا دێت، بەڵام لە چ کاتێکە ئەکرێت؟ لە کاتێکە کە بە تایبەتی ئێران ئەگەر نەتوانێت تەوازونی ڕابگرێت لەم شەڕا ناچێتە ژێر مفاوەزات و چووکە لە زعفۆ ئەچێتە بەردەم مفاوەزاتەکان، ئەوش ئەوەی ناوێت ئەوەی وێت کە دابنیشێ بەهێزەوە دانیشێ بەرامبەرەکەیەتی بۆی شروعی فەرز نەکەن بەسەریا. ئەو شروتانەی کە ئەمریکا داوای لێ کردووە فەرز نەکرێ بەسەریا، لەبەرەوە ئەگەر وەکو چەند جارێک تومە ئەگەر هاتوو بەشکاوی بچێتە مفاوەزاتەکە وەکوینەکەی خێمەکەی چادرەکەی سەفوان کە عێراق بەڵێ کە هەمووی ئیمزای کرد لەژێر ئەو چادرا تەسلیم بوونە و ئێرانیش ئەگەر ویستایە تەسلیم بیە لە مفاوەزاتەکانە کە ئیکرد لەگەڵ ئەمریکا ڕازی بووە. ئێستا نە ئەم شەڕە بوو و وەزعی ئێرانی ئابووری زۆر بەهێزە بوو، بەڵام ئەو قبول ناکە بە تایبەتی مەسلەی تەخسیب کە بە مافێکی خۆیان نەزانێت. لەبەر ئەوە ئەم شەڕەکە هەڵگیسا ئیسرائیل بە مافی خۆی زانێ کە بەرگری لە خۆی بکەوە، زانێ ئەگەر وەکو ئەڵێن زانیارێکی زۆر وردی هەیە کە ئێران لە سێر 4 هەفتەی داهاتووە ئەبوو بە ساحبی چەکی ئۆتۆنۆمی، بۆیە دەستپێشکەری کرد بۆ ئەوەی زەرەرێکی زۆر بە ئەگەر هەمووشی لانەبا بتوانێت دوای بخا بۆ چەند ساڵێک. طبعاً بەحسی شتێکتان کرد لێرە، بەحسی ئابووریتان کرد. ڕۆژانە تەکلیفەی ئەم شەڕا ڕۆژانە تقریبا لەسەر هەردوو لە 1 ملیار زیاتر دۆلارە ڕۆژانە، یعنی ئەمە طبعاً بۆ هەردوو لا قورسە، بەرێکی زۆر گەورەیە، بۆ هەردوو لا زۆر قورسە، بۆ ئابووری هەردوو لا زۆر قورسە، بۆ هەردوو لا قورسە، بەڵام بۆ ئێران قورسرە چونکە ئێران گەماڕۆی لەسرە وەزعی ناوخۆی تەزەخومێکی زۆر هەیە، گرانێکی زۆر هەیە. ئیسرائیل دەعمێکی بەهێزی ئەمریکای هەیە، دەوڵەتەکانی ئەوروپای هەیە، لەبەرەوە ئێران ئەو دۆستانەی کە هەیەی نەوتەکەی لێکڕن، هەرەوەنێ پارەی نایەنێ بۆ ئەوەی دەعمی بکەن. ئەوە رووسایە هەرەڵێ ئەتوانم بە ڕێگای دیبلۆماسی چۆنە ببێ بە وەسیتێک. سین خۆی لەم قەرەی ئەم شەڕە نادا، چونکە وەختی خۆش وتومە لە 48ەوە لە حربی عالەمی دووەم و تاکوون ئیمڕۆ سین نەچۆتە هیچ شەڕێکەوە، بەس تەرکیزی کردووە سەر ئابووری خۆی، جێشی خۆی، خەڵکەکەی خۆی. ئەوە ئەبینی گەشە ئەبینی ڕۆژ بە ڕۆژ لە سینا و کەسەکانی. لەبەرەوە سین هەتاکوون لە شەڕی پاکستان و هەندا سین زۆرتر یارمەتی پاکستانیە وەک لە ئیستا بتوانانی یارمەتی ئێران بات. لەبەر ئەوە ئێران خۆیەتی و چەند ئەتوانێت خۆی ڕابگرێت لەم شەڕا، ئەوەش وەختێکە بینە بزانین ئەم چەکانە و ئەم شەڕا هەتاکوون چەند وەلو زۆر دەوڵەت هەیە کەوتونەتە ئەوەی ژێر بەژێر بتوانن چارەسەرێکی بکەن، بەڵام ئێران هەتاکوون ئیستا ڕەفزێکە چونکە خۆی بە زەعیفترە زانێ جارە لەم شەڕا. باشە دکتۆر، زۆر لەوانەی کە لە ڕابردوودا قسەیان لەسەر ئێران کردووە و بە ئێستاشەوە ئەوانەی کە شارەزای کۆماری ئیسلامی ئێرانن، دکتۆر متەهرنیا، دکتۆر مادی نەسیری، دکتۆر ئەحمەد بوخارایی، زۆری تریش، دکتۆر میرانی، ینی هەموو ئەمانە دەڵێن ئێران سپی خۆش بێ یا خود ناخۆش بێ لە دوجاردا هەر دەبێ ینی ڕێککەوتن بکە و بە ڕێککەوتنەکان ڕازی بێ. پێ دوایە ینی ئەم بۆ چوونە دەقیقە و ئێران هەر دەبێ ڕازی بێ؟ وەکو وتم طبعا هەموو شەرێک هەر بە مفاوەزا دەبێ ڕێبخرێتەوە، بەڵام ئێران لام وایە وەختێک چۆکدایە کە بزانێ تر هیچ هینێکی نەماوە. مەسەن ئەم موشکانە خۆ نەتەنێهەوە هادووتی 2 هەفتەی وێت، تۆ 2 هەفتە یعنی ئەتوانیت
ڕۆژانە 100 موشک نێری چەند زەخیرە هەیە 2000 هەیە لە 2 ڕۆژە لە 200 تەواو بێت یعنی ئەبێ بزانین چەند ئەتوانێت تەحملکە اینجا لە ناخۆی ئێرانیشا مشکلەکە ئەوەیە ئەگەر خەڵکەکە بزانێ جنگەکە وا بەرە و چۆنەڵێ لێژی ئەڕوا بۆ ئەوان لەوانەیە جێشەکە بجوڵێت لەوانەیە خەڵکی ناو ئێران هەستن بەرامبەر وەلەو چەند دوو هەواڵێک هەیە پشتڕاست نەکراوەتەوەی چیان لەوەیە کە خەڵکی ئەهواز هجوومیان کردوتە سەر بەعزە شوێنێک و لەوێ گرژی دروست بووە و لە ناوچەی کوردستانیشا کوردەکان نەختێ جەم و جوڵیان کردووە بەڵام ئەوانە هیچی پشتڕاست نەکراوەتەوە بۆی بەڵێ دەستیان پێ کرد بچینە سەرەوەی کە ئێران دوو شەو یان با بڵێن 3 شەوە دەستێگا بە شوێنە هەستیارەکانی ئیسرائیل شارە جیاجیەکانی ئیسرائیل ئەوە لە ئێران چاوەڕوانەکرا بەڕاستی بەڵێ چونکە ئێران ئەو چەکانەی کە هەی بوو ئەزانرا کە مەداکەی ئەگاتە ئیسرائیل بەڵام ئەوەی کە چاوەڕان ناکرابوو کە چۆنەڵێ دیفاعاتی ئیسرائیل بیان وەستێنێت ئەگەر سەری ئەو سێ دیفاع یعنی چاوەڕوانەکرا سیستەمی بەرگری ئیسرائیلی ئەو موشەکانە بخاتە خوارەوە بەڵێ سێ هینی دیفاعی هەیە سیستەمی خۆ بەرگری هەیە بەڵام ئەوەی کە دەرکەوتووە لە کاتێکە خاستن ئەوەی ئەخیر کە پێڵەن تیشکی ئەوەی ئەخیر کە 2400 کیلومتر دوور بێ ئەتوانێت بیخاتە خوارەوە ئەوە ئەتوانێت لە کاتێکە 6 موشک بگرێ ئێران لە ڕۆژی دووهەمە ئەمە تێگەشت اینجا چی نرد درۆنەکانی نرد لە پێشەوە بۆی مەشغوڵیان کە اینجا کروزەکانی نرد کروزەکانیش هەندێکی دەرکەوت تێپەر بوو کەوتە خوارەوە ئەتر لە حیفا لە تەلەبیب لە قودس چەند تەقینەوەیەک بووە لەبەر ئەوە ئێستا ئەوان ئەزانن ئەحداسیەکانیان ئەزانن بزەبت ئەبێ طبعا خۆت ئەوەشتان وت کە ئەمریکا دیفاعێکی زۆر بەهێزی لێکە ڕاستە ئەمریکا لە شەڕەکانیە بەڵام ئەمریکا خۆی بە عەنەنی وەزیری بەرگری و وەزیری دەرەوە مایک ڕۆبیۆ وتی ئێمە بەشێک نین لەم شەڕە یعنی لە هجوومەکە بەڵام بەرگری لە ئیسرائیل ئەگرن ئەیانێ بزانن ئیسرائیل چەند خۆی ڕائەگرێت ئەگەر هاتوو ئیسرائیل نەیتوانی ئەوە زوو تەدەخولەکەن شەڕەکە بوەستێنن فەرزیەکەن بەسەر هەردوو لە شەڕەکە بوەستێن لەو کاتا فەرزەکرێ هەتاکون ئیسرائیل بزانن بەهێزترە هەوڵەیەن و گفتوگۆەکەن بەڵام بە فعلی کەس نایەتە سەر خەتەکە وەلەو چەند دەوڵەتێک خۆی پیشان ناوە وەکو رووسیا وەکو سین وەکو هەتاکوم بەریتانیاش کە فەرەنسا لەگەڵ ئەڵمانیا کە بتوانن چی بکەن لە ژێرە و دیبلۆماسیەتیش ئیژەکات بەڵام لە هەمان کاتیشە پشگیری لە ئیسرائیلەکەن کە مافی خۆیەتی دیفاع لە خۆی بکە باشە دکتۆر ببورە ئەو وێنانەی کە لەگەڵ جەنابتە بەردەوامە بینە وێنانەی سە لەسەر شاشایی بینن تەلەبیب و هەروەها قودسە و ئاسمانی قودسە ئەم وێنەیە کە ئێستا کاتە سەر شاشەمە ساتی کەوتنە خوارەوەی موشەکەکانە بۆ حەیفا کە بڵێ ئەمە موشەکەکانە کە لە ئاسمانی حەیفان گەیشتونەتە ئاسمانی حەیفا و ئەوە ئێستا وێنانەی کە ئیبینی ئەمە کەوتنە خوارەوەی تو بێک گومان زیانی گیانی هەبووە باشە بەڕێز دکتۆر سامان شاڵی یعنی ئەگەر بەپێی ئەو لێکدانەوانە بێ بۆ ئیسرائیل جارانی یەک کەسی کە بریندارە بوو ئەبوو بە خەبەری هەموو عالەم و ئیسرائیل لەسەر ئاستی باڵا قسەی لەسەرەکرێ ئێستا بینین بەشێک لە شوێنە جیاجیەکان ئیسرائیل ئەسووتێ وێرانەکرێ ئەمە بۆ ئیسرائیلش قورس نییە یعنی تا ئێستا ئەکرێ بڵین ئێستا ئیسرائیل لە دۆخی بەهێزتردا لە چاو ئێرانە خۆی ڕاستە زەرێکی زۆر گەورەی کردووە و هەمووش بەوردی سەیری دۆخی ئیسرائیلەکەن بۆی ئەڵم سەیرەکەن ئایا ئەتوانێت خۆی ڕابگرێت جگەر لەم چۆنەڵێ ئەم هینانەی کە خواردوێتی ئەم
کە لێراوە کە ئەم شوێنانە لێراوە شوێنی لە حیفاراوە حیفا شوێنێکی زۆر حساسە لە بەعزە مەتارراوە لە شوێنی کەژراوە ئەمانە هەمووی چاودێری وردی بۆەکەن ئایا ئەتوانیە بۆیە تاکوون ئیستا ئەزانن کە ئیسرائیل ئەتوانێت بەرگری لە خۆی بکات لەبەر ئەوە تەماشاکەیت هەتاکوون ئیستا ئەو جددیەتەی کە ترامپ بەحسێکا کە ئەڵێ من ئەتوانم بە ئاسانی شەڕەکە بوەستنم بە شەرتێک ئێران رازی بێت ئێران رازی بێت لەسەر شەرتەکانی خۆی ئەگەرەوەی بکردا ئەم شەڕێ بۆ کرد دکتۆر ئێستا ئێران بەو برینداریەوە رازیە بێ بە بۆ چوونی بەڕێستا هەمومان نەزانین ئێران بریندارە مەسەلەن ژمارێک لە زانای ئەتۆمی کوژراوە سەرکردە باڵاکانی سوپای کوژراوە مەسەلەن تا ئەم ئێوارێش دوو کەسی تریان ڕاگەیان کە لەپسراوی هەواڵگری بوو مەسەلەن ئێران بەم حاڵ و دۆخەوە ڕازیە بێ بە ئاگربەستیان بە مێزی گفتوگۆ نا ئەگەر ڕازی نابێت و زۆریش قسەی لەگەڵاوە ئێرانیش بەڕوونی و تێتی وەختێک ئێمە گفتوگۆکەین کە لە هێزەوە دابنیشین لەسەر مێزی گفتوگۆ ئێستا بینارە ئێستا ناتوانێت و وەزعەکەشی لە ناوخۆی خۆیان مشکیلەکەش هەیە کاکە نەختێ باجەخت بخینە سەر ناوخۆی مۆساد چەند فرقەیەکی هەیە کە ئیژەکا لە ناوخۆ سایراتی مخفەخەخە هەیە عەبوات دانراوە زۆر لە هین منەسەی سەواریخەکانی لە ناوخوا تەقیوەتەوە یعنی ئەوە کەوا دەرەکەوێ کە موساد لە هەموو جونگەکانی ئێرانە بڵاو بۆتەوە ئەوە گەورەترین مشکیلەی جارە ئێرانە لە ناوخوا یعنی ئەوە ئیسرائیل بەڕاستی ئەوە ساڵێکە ساڵ و نیوێکە بە وردی ئیشی لەسەرەکە بەردەوامە بین بێگومانزانە لەگەڵ دکتۆرە بە دیمەنە نوێیەکان و دیمەنانەی کە دەیبێنن دیمەنی ئێستای نێو شارەکانی ئیسرائیلن هەر یەک لە تەلەڤیڤ و حەیفا کە بڵێن پاشماوەی موشکەکان کە بەرەو جێگانە کەوتون ئێستا زۆرێک لە شەڵەژانی پێوە دیارە یعنی هێشتا شوێنی موشکەکانەوە ئەگەر کوژێنەوەیە دەیانەوی کوژێنەوە ئۆکالی میر بڵاوی کردوێتەوە دەڵێ یەکێک لە بەڵێن تیمەکانی ئەگەر کوژێنەوە بێگومان لەو جێگانن ئەوەکالی میر دەڵێ فڕۆکەخانەی بنگۆریۆن بەرکەوتووە دەڵێ یەکێک لەو ساروخانە لەو موشەکانە بەر فڕۆکەخانەی بنگۆریۆن کەوتووە فڕۆکەخانەی بنگۆریۆن یەکێکە لە فڕۆکەخانە گەورەکانی ئیسرائیل ئەو زانێرێک تازەیە لە ئاژانسەکانی واڵە بڵاو کرابەوە ئەو دیمەنانەی کە دەیبینن دیمەنی ئێستان تیمەکانی ئاگرکوژێنەوە لە ئیسرائیل سەرقاڵی ئەوەن کە ئاگرەکە بکوژێنەوە زانە ئەم پرسیارە هەراسی دکتۆریش دەکەم بێگومان دوایش خۆبتونی دیاکارە خەزەکەم تۆزێک مناقەشەی بکەین هێشتا هەندێک ینی دەڵێن ئیسرائیل خۆی ڕێگە دەدا بەوەی کە هەندێک موشک بەر وڵاتەکەی بکەوێ ینی جۆرێک بە نەزەری ئامەرە بیرەکەنەوە بەرز دکتۆرەوەی کاگرانکۆ دێڵێ مەسەلەن باز لەوە کرێت کە ئیسرائیل بۆی ئێران زیاتر بێنێتە ناوەوە و شەرعیەتی زیاتر وەربگرێت ئەمە ڕاستی تێدایە بە تایبەتی ئەوەی لە دووسێ شەوە ئەیبینین بڕوان ناکەم من ئەوە ڕاستی تیابێ چووکە ئەو قەت حەز ناکە ئەوێ خۆی پیشانە کە بەتاقی تەنیا ئەو شەڕەکەکە دیفاع لە خۆیەکە ئەتوانێت ئەوەنەی کە لێراوە واقعین و زەرەری گیانۆ پێیان بەڵام ئیسرائیل ئەوێ ئەمریکا ڕاکێشێتە ناوە ئەمریکیەکان زۆر لە ناو خۆی ئەمریکا دژی ئەمون کە ئەمریکا خۆی بچێتە ناو شەڕەکەەوە بەرگری بکە چکە ئەڵامە شەڕی ئێمە نیە شەڕی ئەمریکانیە کە تۆڵێ ئەمریکا فێرست نیان و تۆ ئیسرائیل فێرست پیانە ئەمریکا فێرست ناوخۆی ئەمریکا ئابووری ئەمریکا کە سنووری ئەمریکا ئابووری ئەمریکا ڕقەمیەکە نۆکو دیفاع لە ئیسرائیل بەڵام طبعا خۆتان نزانین لۆبی وهێزی لۆبی جوولەکە لە ئەمریکا زۆر بەهێزە و تەسیرەکە بڵێ زۆر بەهێزە تەسیرەکاتە سەر کۆنگرس تەسیرەکاتە سەر هەموو جونگە سیاسەکانی دەرەوە و ناوخۆی ئەمریکا بەڵام لە هەمووی بەحسی هینتان کرد گەرۆی هەرمز حەزەکەم نەختێک لەسەر ئەوەش بڵێم کە سەی بیستی نەوتی جیهان لەوێتە دەرەوە
گەروی هەرمز بڵێ ئێران ئەڵێ نایگرم بەڵام ئەڵێ هیچەکە لە کارتەکان بەدەستمانەوە کە کەوتە ئەوەی کە وەزعەکەی زۆر شلۆق بێ ئێران و تێتی هیچەکە لە کارتەکانە ئەگەر ئەوە بکە ئێران بەڕاستی ئەمریکایەتە سەرخەت وەزەرێکی گەورەی زیاتر لە خۆی ئەیات یعنی ئەوە ئەخیر کارتەریەکێک لەو کارتانەی کە ئەوێ بەکاری بێنێ بەڵام ئەگەر بەکاری هێنا نهایەتی خۆیەتی باش من لێرە شتێکە خوێنمەوە زانیاریەکە بەڕێز دکتۆر سامان خۆتە زانی کە یەکێک لە کێشە هەرە گەورەکان و بیانوە هەرە گەورەکان مەسلەی ئەتۆمە ینی بوونی بۆ بەڕێزیشت لە سەرەتاوە باست کرد کە ئیسرائیل زانیاری ئەوەی هەبوو کە لە چەند هەفتەی ئایندە ئێران بگا بە چەند کڵاوەیەکی ئەتۆمی بەسە لەم باسی وێزگەی ئەتۆمی فۆردۆکەین فۆردۆیەکێکە لە وێزگە ئەتۆمیەکانی ئێران پێگەی ینی لە قەڵایەکی ژێرزەمینی زۆر بەهێزە پێ و زانیاریانە لە ناوبردننی پێویستی بەچەکی تایبەتەیە کە ئیسرائیل خاوەنی نییە بەڵام ئەمریکا هەیەی بێشێک لە داومەزراوە هەر هەسیار و ئاڵەوزەکانی بەرنامەی ئەتۆمی ئێراندا درێت و لە ناو شاخێک دروست کراوە بۆی بەرگری لە هێرشەکان بکات هەروەها سنتەرفیجی پێشکەوتوو بەکاردێنرێت بۆ پیتانتنی یۆرانیۆم پرسیارەکەی من لێرە ئەوەیە فۆردۆ و ناتەنز و ئەوانی دیکەش ئیسرائیل تەنها تا ئێستا باسی ناتەنزی کردو کەوتی وێرانمان کرد پێویستکە هەناتەنیاوە وێرانتریشەکەی بەڵێ لە فۆردۆیان داوە بەڵام فۆردۆ حسابی ئەوانەی بۆ کراوە لێرە پرسیارەکەی من لێرە دروستە بێت ئەڵێ تەنها ئەمریکا ئەوچەکەی هەیە لە چه حاڵەتێک کە قسەیەکی شێ لە کوشتنی حەسەن نەسڕوڵایە ئەو فڕۆکەی بەکارهاتی هەموو شەکەی بەکارهات ئەمریکی بوو ئەجینا ناچۆ خوار 15-16 تەبەقەی شوقەیەکەوە ئاپارتمانێکەوە پێت وایە لە چه حاڵەتێک ئەمریکا ئەو چەکانە ڕادەستی ئیسرائیلەکە بۆەوەی ئەو ئامانجانە بپێچێ خۆی ئەگەر بگەڕینەوە دواوە چەکەکان کە ئانی بایدن زۆر شتی منع کرد لە ئیسرائیل هەتەن خۆی پارەشی یا بوو چەکی قورسیش هیچێک لەوانە ئەوەی کە بنزین لە عاسمانی بەتارە هی نەکاتەوە وەکو بنزیخانەیەک لە عاسمانە چواری کڕی بوو بایدن نەیایە بڵێ بۆ ئەوەی کە تارە بگاتە ئەوێ لە ڕێگا ئەگەر پێویستی پێبیان کە گەڕایەوە ئەو تارێ فڕۆکەی یارمەتیدەری هاتوو چۆکە بکە بڵێ اینجا بەڵام بایدن نەیە بایدن چەکی قورسی نەئەدا بەڵام کە ترامپ هات هەموو چەکەکانی بۆ کردەوە هەموو هینەکانی یاوە قومبەلەی بە قووەتی یاوەتە بەڵام ئەو چەکانی کە تۆ جەنابی بەحسیەکەی بە ئیسرائیل یەکێکە لە موشەکە زۆر بەهێزەکان بەڵێ ڕاستە زۆرشتی هەر بۆ معلوماتی جەنابتان گەورەترین زەخیرەی چەکی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاستە هەبێ لە ئیسرائیل مەخزەنەکەیەتی یعنی دەرگای بۆ کردوتەوە مەخزەنەکەی بۆ کردوتەوە کە بتوانێت ڕای پێشە ئەو چەکانەی کە پێویستێتی ئەگەر بەحسی نەتەزەکەی نەتەز 50 متر لەژێر عەرزایە ئەوان لێ دراوە بەڵام لە فۆردۆ ئەڵەن بە حسابی سەرۆکی تاقەی بڵێ ئەو ئەڵێت بڵێ ئەو ئەڵێ 100 متر لەژێر عەرزایە لەبەرەوە بێ شاخەکە بلێرێنەوە بۆ ئەوەی کە لێە ئەو قومبەلە گەورەی ئەوێت کە ئەمریکا هەیەتی و ئەگەر بێتە سەر ئەوەی کە بزانن ئیسرائیل وەزعەکەی تاوانە هەموو شتێکیەکەێنێ و هەموو دیفاعێکیشی لێ ئەکەن خۆی دەخۆی ئەوە گەورەترین زانیارێک ئەمریکا هەژدە فڕۆکەی جۆری کە بۆ هاوڵاتی قسە بکەین جۆرە هەرە پێشکەوتە شەبەحی پێڵێن کە بڵێ لەو بەهێستریشان هەیە مەسەلەن 12 هێناوە بۆ ڕۆژهەڵاتی 12 هێناوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ڕاستە بڵێ بەڵام لەوەش بەقوتری بیتوەکانە بیتوەکان شەشی لە گارسیە لە بیتو تازەکەیەتی ئاخر بەڵێ بەڵێ ناڵم شەشیشی هێناوە بیتو لە گارسیایە کە 3700 کیلومتر دوورە لە ئێرانەوە هەر لێەوە ئەتوانێت بە موشک دایگرێت هەر بیتوەکەش ئەگەر هەستێت بەڵام ئەمانە هەمووی لە وەختێکا بەکارێت کە ئەمریکا بە فعلی داخلی شەڕەکە بێت یعنی ئەو بیتوشتانە لای ئەوانێ لای ئیسرائیل نییە ئەجین بەکاری هێنا بەڵام هەمووی لای ئەمریکایە و ئەمریکا بە ڕاستەکەتان پێ بڵم ترامپ بۆ پشتگیری ئیسرائیل هەموو شتێگەکات
و زۆری شەیە ئەڵەن ئەم شەڕە بۆ ئەوەی ئێران چۆک بات ئایا ئێران چۆگەیات یاننا و ئاەنەوێ ئیسرائیل بە هەموو نوعێک ئەوێت ئەمریکا ڕاکێشێ بۆ ئەم شەڕە هەر ئێستاش هەواڵێکەیە لەسەرەوەی کە دۆناڵد ترامپ بەڵێ ڕەنگە ئەمریکا پشتیوانی ئیسرائیل بکات بۆ لە ناوبردننی بەرنامە ئەتۆمیەکەی ئێران. باشە دکتۆر کە شەڕەکە بەو شێوەیە بێت یعنی بگاتە ئەوەی بەمێزی گفتوگۆ چارەسەر نەبێ ئەکی دەبێ باز لەوە کراوە بە شارەزانەی بواری وزە یان ئەتۆم باسەکەن دزەی تیشک بکات وێرانەیەک دروستەکە ئەو وەختە ئەو مەترسیە دروست نابێ ئەمریکا لەو حاڵەتەیە ئەتوانێ دەست پێشخەری ئەو بابەتە بکە. بەڵێ تر ئەمە شەڕە هەموو شتێک ئەبێ تەوقع بکرێتیا ئەوەم شەڕکەوتی شەڕتر هیچ ناپارێزرێت یعنی دەستکردنەوەی بۆ هەمووی ئێستا ئەگەر موشەکێک لە ئیسرائیل ئەگەر لە ئێرانەوە بیا لە چەکینەوەیەکەی ئیسرائیل چی ئەبێت خۆ ئەوانیش لێن خۆ ئەوە نییە بڵێ دەستی بۆ نابن ئەوانیش ئەگەر بتوانین لێ ئێن ینی هەموو لە شەڕە کە بوو بە شەڕ ئەم شەڕە ئەگەر تەشەنەی زیاتری کرد بەڵێ هەموو شتێک ئەگەرێک هەیە لە بەردەمیانە بەڵام مشکلەکەش ئەوەیە دوو چۆنە لێ قاعدەی نەوەوی کە تیانایە نزیکی سنوورەکانی عێراقیشن ئەگەر هاتوو لەوانەش برا چکە هەشتی هەیە هەشت محەتەی تەصنیعی تەخسیبی ئیرانیمیە بڵاو بۆتەوە لەو هەشتە دوانیان نزیکی سنووری عێراقن ئەگەر ئەوە ببێت جارێ و ئەوانەی دزەی هیمکات و هەواکە بەرەو عێراق بێت ئەوە منطقەی لە عیمارە و ناس عیمارەیە کوتە دیالەیە هەتاکو نیێتە خوارەوە ئەگەر زۆتیش بڕە ڕۆ بەرەو بەسرە ئەگەر بەم لاتریشەوە بڕە یەت بەرەو سلەیمانی ئەوانە هەمووی لە مەترسی ئەو دزەیە کە جەنابێت بەحسیەکەن بەڵام ئەتر ئەمە شەڕە. دکتۆر بەڵام وەکو دەوترێ ئیسرائیل حسابی ئەو بابەتی کردووە بە تایبەت لەگەڵ ئەمریکادا بە وردی حساب و کتابی و بابەتیان کردووە کە کاتێک لە بنکەیەکی ئەتۆمی دەدرێ ینی بۆ ئەوە نییە بنکاتۆمێکە بتەقێننەوە و تیشکدانەوەی ناوەکی دروست بێ چونکە وەکو تۆ تەوکاتە کاریگەری لەسەر وڵاتانی ناوچەکەش بە گشتیە بێ بەڵکو دەڵێن بۆ نمونە کە لە نەتەنزی داوە سەرچاوی پێگەیاندنی وزە پێویستی بە وزێ بە کارەبایە بە ئاوە بە جۆرە غازێکە بەڕێز شارەزاتری یعنی ئەم سەرچاوانەی لێ بڕیوە ئەم سەرچاوی وزانەی لێ بڕیوە نەگەوەی کە بنکەکە بارەگاکە ئەو شوێنەی کە لەوەیە تاختی کردبێ یان تەقان دەبێتیەوە چونکە ئەوەی کە تا ئێستا هەیە بەو شێوازەیە هەم ئەوەی کە لە فۆردوو بەردومانی کرد هەم نەتەنس ئەنی بەو شێوازەیە سەرچاوی وزەکانی لێ بڕیوە. بەڵێ ڕاستەکەیت بەڵام تر ساڕوخە کە لێرە زیاتر ڕۆژتە خوارەوە چیەکەی ساڕوغ لە دای ساڕوغە ڕات لەوانەیە کونێکی تیاکرێ بگاتە خواردتر یعنی مشکلەکە لەوایە دکتۆر بەڕاستی ناباواقع بێ بۆ خەڵکەکەگای لە خۆی بێ من تعلیماتم بۆ هاتووە کە چی بکەی لە عانێک شتێکی وە یعنی بە عەرەبی نووسراوەتەوە بۆ ماتووە یعنی ئەبێ ئیسان خەڵکەکەشمان مەسەلە ترز نییە مەسەلە واقعەکە تیا ئەژین ئێستا خۆ ئەگەر هاتوو عێراق داخلی ئەم شەڕە بێت ئەوە بزانە هەموو لاکانە گیرێتەوە هەمووی بەرەکەوێت بەڵام هەتاکو نیستا دوو نامە چۆ بۆ عێراق و عێراقیش نامەیەکی داوا بە ئێران ئەڵە تکایە وەلایەکانیان ئەوانەی کە لە ژێر هینی توان جوڵە نەکەن نێڵەن هیچ شتێ بکەن بەرامبەر نە ساڕوخ بن بەرەو ئیسرائیل نە لە مەسالیحی ئەمریکی بن و ئەمریکاش و ئیسرائیلیش پێی وتون ئەگەر ئێوە لایەنگیری ئێران بگرن ئەوە ئێمە لە چەند سەعاتێکا تەختانەکەین لەوەشە ئێمە مەترسی هەیە یعنی ئەگەرەوان لە مەسالیحی ئەمریکی بن هەموو عێراقەگرێتەوە یعنی ئەبێ ئەمەش ئامادە بین و قیادەی کورد یعنی هەرێمی کوردستان بەشێک نییە لەم شەڕە چونکە سیاسەتی دەرەوە ئەبێ ناوەڕاست دایبڕێژێن حکوومەی ئیتیحادی دایبڕێژێ و ئێمەش ئەوان کە ئیدانەیەکەن ئێمەش ئیدانەیە هەردوو لاکرێ با بکرێت چۆنیان ئەوێ بەڵام ئێمە بەش ئێمە ئەمانەوە ئەم کێشەیە بە ئاشتی چارەسەر لەسەرەوە پرسیار نەمێنێت ئەوە ئەگوازینەوە بۆ تەوەرێکی سەربەخۆ بەڕێز دکتۆر ببوورە بەڵام ئەوە باسی وای زمانمان کرد کە دوێنێ شەو لە
حیفا لی دراوە لە ناوبردننی تەواوەتی بەشێک لە تاقیگەکانی ئینستیتوتی وای زمان کە گرنگترین دامەزراوەی لێکۆڵینەوەی ئیسرائیلە بە موشکێکی ئێرانی سەرڕای سانسۆرێکی تند بەپێی ئەوەی لەلایەن بەشێک لە کارمەندانی پەیمانگاکە بڵاو کراوەتەوە موشەکە ئێرانیەکە زیانی بەرفراوانی بە پەیمانگاکە گەیاندووە. ئەوەی مهمە لێرە پەیمانگاکە بەشێکی سەرەکی مێشتی ئیسرائیلە کار دەکات بۆ پەرەپێدانی تەکنۆلۆژیای سەربازی و هەواڵگری لەوانە شیکاری داتا گەورەکان و کریپتۆگرافی کۆمپیوتەری کوانتەمی ئیسرائیلی بە ناوی وایس کوانتەم بەرهەمهێنا کە لەلایەن 1200 مۆسادەوە بەکاردێنرێت بۆ شکاندنی کۆدکردن و باشترکردنی سیستەمی کۆدکردن و هەڵگری سیخوڕی ئەلکترۆنی. یعنی دکتۆر ئەو بابەتە کە لە وای زمان ئەنی ئێران ئەکی زانیاری هەبووە کە دەستە بن بۆ دڵی یەکتر و ئیسرائیلیش یەکێک لەو بابەتانی کە زۆر پشتی پێبەستۆ مەسەلەی تەکنۆلۆژیایە کە بەڕاستی لەوەیە زۆر دەقیق و ورد بووە. بۆ چوونی بەڕێزت لەسەر دەستبردن بۆ ئەو بابەتانە و ماندووکردنی بێزارکەری یەکتری بەتایبەت لە بواری تەکنۆلۆژیای سەربازیدا. دکتۆر بەر لەوەی وەڵامەکە لێ وەربگرین وەڵامی پرسیارەکەی ئەو ڕەمزانە وەربگرین ئێستا ینی وەکو لەسەر شاشەی کورسات نیوز دەرەکەوێ کورزێکی موشکی ئیسرائیل گەیشتە تاران دیارە ئیسرائیلیش بەردەوامە لە بۆردومانەکانی لەو پێگە و ئامانجانی کە دیاری کردووە وەکو لەسەر شاشەی کورسات نیوز دەیبینن گورزێکی موشکی گەیشتووەتە تاران و ئامانجەکانی دەپێکێ بێگومان سیستمی بەرگری تارانیش کار دەکا ئەوڵدەدا بەشێک لەو موشەکانە هەر لە ئاسماندا بتەقێنێتەوە و نەگەنە نێو هاشێران هەروەکو زانیاری لە زانیاری زیاتر هەڵبەت بینەرەکانمان ئاگادارەکەینەوە زۆر باشە دکتۆر وەڵامی ئەو پرسیارەمان بدەیتەوە لەسەر وای زمان. بەڵێ هەردووکیان جوابێمەوەی موشەکەکەش زۆر گرنگە بەنسبەت ئەو سەرتەری وای زمانە بڕوا بکەن ئیسرائیل هەچێکی لەو شوێنە هەی بووە لە شوێنی کە داینا وەکو باکاپێک یعنی وەکو پشتیوانیەک بۆ ئەم سنتەرە دائیمەن ئەوان ئیشەکانیان کە ئەەکەن داتابیسێکی کایان هەیە لە شوێنێکیکە دوور ئەگەر هەشتێک بەسەر ئەم مەحەتەیە بێت ئەم شوێنە بێت شوێنەکەی تر هەموو زانیارەکانی تا پارێزراوە و ئیشی ئەتوانن بە لە سەعاتێک هەستنەوە لەو ئیشە لەو شوێنە تازەی تر هەیەکە لەوانەیە لە دوو شوێنی کەشایی بێت یعنی ئەمانە بەنسبەت داتاوە زۆر پێشکەوتون لە تەکنەلۆژیەوە و هەوڵ ڕۆژیش کە هجوومەکە دەسی پێکرد بە چۆنەڵی سیبریانی هجوومێکی سیبریانی کرایە سەر ئێران کە ئەو ڕادارانەی کە هەش بوو هەمووی جارێ هەمووی وەستا هەتاکون ئیشەکە دەست پێکرا و توانیان کە بە سەرکەوتی لە سێ سەعاتی یەکەمە زەرێکی زۆر بدا لەو شوێنانەی کە ویستویانە لەبەر ئەوە من بە قەناعەتی من ئەو شوێنە لێ ئەرێ وەکو هینەکە زەرێکی زۆری پێگەشتۆ ڕاستەکەن بەڵام بە نسبەت زانیاریەکانەوە لە شوێنی کە هەڵگیراوە و ئەمە زۆر گرنگە چونکە بۆی بزانن خەڵک لە شوێن لە یەک شوێنە هەموو شتێک کۆ ناکرێتەوە بەڵێ وەکو ئاوێنە لە شوێنی کە دانراوە بۆ ئەوەی کە ئەم شوێنە ئەگەر زلزالێ بێ ئەگەر فەیەزانێ بێیان وەکو شەڕێک بێ لەو شوێنە بێرێ شوێنی کە ئامادەکراوە بۆ ئەوەی بەڵام ئەوەی گرنگە ئەگەر هات و خەڵکەکەی ئەوەی کە مێشکەکەی هەیە ئەوانە لە ناو سنتەرەکە بن کوژرابن ئەوە گرنگی خۆی هەیە لایەنە بەنسبەت ئەم گورزی موشکی ئیسرائیل گەشتە تەرات ئەوە زۆر گرنگە چونکە ئەمە هەوڵجارە بە موشک تێگرێ و هیچ بەرگریەکی نییە ئاسمانی بەرگری چکە تارە هاتوچووەکە باوەسی خۆی چۆن نتوانێت موشک بگرێ و ناتوانێت تارێ بخاتە خوارەوە کەواتە هینێکی زۆر لیانات و ئەگەر بکەوێتە موشک لیان ئەوە بەڕاستی زەرەرەکە زۆر گەورەترە بێ لە ئێران و مە هەوڵ موشەکە کە تێگرێت لەم تقریبا وە نەبوو بۆ 72 ساعت 72 ساعت کەمترە دەوری 66 ساعتە ئەم شەڕە دەستی پێ کردووە لەبەر ئەوە ئەمە چۆنەڵی گۆڕانێکی تازەیە لە شەڕەکە ئەتر بزانین ئەم موشەکانە زیاترە بێت چونکە ئەگەر ئەو بە تارە بڕوات 200 تارە بنێرێ شەوێک
لێیات بە ڕۆژ لێیات بە شەو لێیات بە عسر لێیات ئەوانش بە هەمان شێوە کەواتە ئەی باشە کەواتە ئاسمانی ئێران کراوەتەوە بۆی ئەی چۆن نەتوانێت ئەم موشەکانە بۆستێنێ چی هەیە ئەی بۆ تارێک ناخاتە خوارەوە ینی ئەوەیە مشکلەکە و طبعا ئێرانیش تارەی نییە کە بینێرێ دکتۆر بۆ نمونە زۆر جار لە کاتێک کە جەنگ ڕۆدا لە نێوان دوو وڵاتە بەراوردی هێزی ئەم وڵاتە کرێت لەگەڵ هێزی وڵاتی بەرامبەرە بۆ نمونە ئێستا ئێران هانی 200 فڕۆکەی جەنگی جیاوازە بەڵام لەو ڕۆژۆ جەنگەکە دەستی پێکردو نەمان بینیوە بۆ نمونە فڕۆکەکانی ئیسرائیل هەر لە یەکەم شۆ 200 فڕۆکی ناردە سەر ئاسمانی تاران بەڵام فڕۆکەی تارانی ئایا توانایان نییە ئایا بێکواڵتین ینی چیەوەکە بۆ نەیسان فڕۆکانە بۆ کەی بۆ چ کاتێک بەکاردێ خۆ دەزانی ئیمڕۆ شەڕی تەکنەلۆژیا بڵێ بەڵام مەسلەی تارە وەکو وتم مەسافەکە دوورە ئەوان لە هێزیان هەیە لە ئاسمان پڕیکەنەوە بنزینەکە پڕکەنەوەنی تارەکە ئێران ئەو قدرەتەی نییە ناتوانێت بڕات و بێتەوە بەڵێ ئەگەر لە عێراقەوە هەستێ ئەتوانێت بڕات و بگەڕێتەوە چکە تاران دوورترە ئەوەی ژەزانن کە تارە لە عێراقەوە هەستێت یەکسەر ئیسرائیل سەتەلایتیان هەیە لە ئاسمان سیرەکەن ئەوانیان ئەزانن کە لە چۆ دەرچووە لەبەر ئەوە تایارەکانی ئێران لەوانەیە لە کاتی شەڕی عێراق و ئێران ناتانبینی بەڵام ئێستا ناتوانێت ئەو تارانە بەکاربێنێ بۆ ئەوەی زەرە لە ئیسرائیل بات و هەر ناتوانێت باشە من شتێکی کە قەیناکە قسەکەی جەناب زۆر گرنگە ئەو تارانە بۆ هەڵناسە شەڕی ئاسمانی بکەن لەگەڵ تایارەکانی ئیسرائیلە بەڵێ پێچێ ئەمە بابەتێکی سایبەری بێ بەڕاستی بۆ وەستاندنی ئەوانە و نەیەوێت زەربەی زیاتری پێ بکەوێت بەڵام لێرە ئێمە بینی سەر بابەتە گرنگەکە چەند جار باسی عراقرا چەندین شتی کۆمیدی لەسەر ئەو بابەتە دروست کراوە مەسەلەن عراق خراوەتە نێوان نەخشەی ئیسرائیل و ئێرانەوە ئەڵێ خەڵکی عراق هەراواکە سەیری موشەکە سەیری ئەو موشەکەکە یعنی ئێمە لێرەیە سووریامان تێپەڕام بە جۆرێک لە جۆرەکان ئەم جەنگەش ئینشاڵات جەنگەوەستێ چکە ماڵوێرانی بۆ هەموو لایەک بەڕێز دکتۆر عراق لە چه حاڵەتێکە یان چۆن ئەتوانێت خۆی بپارێزێ عێراق وەختێک خۆیە پارێزێ کە داخڵی ئەم شەڕە نەبێت تەنها ڕێگایە لە بەردەمێتی تەمعەن ئەگەر ئاگاتان لێ سوودانی نامەی ناردوو بۆ ترامپ پێ ئەڵێ ئەمەوێ ئاسمانی عێراق بپارێزی لەم تایارانەی کە ڕوا بە سەرمانە بەڵام بەحسی موشەکەکان ناکات لەولاوە بەحسی تایارەکانەکە چونکە ئیسرائیلیە ئەتوانی بوەستێنێ ئەی موشەکەکان خۆتۆ تارە بوەستێنێ ئەی موشەکەکان چۆنەوەستێنی ینی داواکارەکەی زۆر زەحمەتە بۆ ئەمریکا ئەگەر جێشی لێ بگرێت چونکە بێ کە داواکارەکەەکەی بڵێ ناوبژیەکەم بڵێ توانم داواکەم لە هەردوو لا کە بوەستێنی ئێمە عێراق خۆی تەرەفێ نییە بەڵام ئەوانەی وەلایەکانن ئەوانەی پرۆکسەکانن لە ناو عێراقا ئەگەر هاتوو لە مەسالیحی ئەمریکیاننا یان بوون بە بەشێک یان توانن لە عێراقەوە وەکو وەختی خۆی شەڕەکە بوو لە دوو وەجبەکەی یەکەمە پارکە کردیان عێراقیش درۆ نوشتی نرد عێراقیش تۆپی ناس ساڕۆخی نرد ئەگەشت بەڵام ئێستا ناتوانێت بجوڵێتەوە چونکە ئەوانیش زۆر بە وردی لە ئاسمانەوە درۆنیشان هەیە و بە سەتەڵاتی سەیری هەموو جوڵەیەکی ئەم وەلایەنەکەن جێژی یان حەشدی شعبی جوڵەکانیان بۆ چۆ ئەچن ئەگەر هاتو نزیکی سنوورەکانی بڵین ڕەمادی و نزیکی سنوور ببنەوە ئەزانن کە شتێکیان بەدەستەوەیە و ئەوانیش دەستیان لێەکەنەوە بێگومان دکتۆر عێراق سیستەمی بەرگری هەیە ئەمڕۆ هەندێک لەو ئامێر و کەلوپەل و کەرەسە سەربازیانەی لە سنوورەکانە جێگیر کردووە سیستەمە بەرگریەکەی چالاک کردووە لەسەر سنوورەکانی پێ دوایە بۆ چییە خۆ ناتوانێت فڕۆکە ئیسرائیلی بخاتە خوارەوە یای بۆ چیت ینی پێ دوایە مەترسی لەوە هەیە کە لە نێو عێراقەوە موشەگاڕاسی ئیسرائیل بکرێ یان بە بڕای تۆ خوێندنەوەت بۆەوە چییە کاکە ئاسمانی عێراق بەدەست ئەو نییە بەدەست عێراق نییە عێراق سیادەی نییە بەدەست ئەمریکیەکانەوەیە هەموو ڕادارەکان و شتەکانی ئاسمان بەدەست ئەمریکیەکانەوەیە چ بەرگریەکی هەیە
خۆشان ئەڵەن ئێمە هیچمان نییە چی هەتاکو نازانم ئیسا تۆ بەحسی ئەڵێ هێزی بەرگری ئاسمانیان بردووە چ هێزێکی چێ ئەوێت دکتۆر سیستەمی بەرگری هەیە پێویستی بەس ئاسمانەکەی ڕاستە بەدەستی ئەمریکاوە سیستەمی بەرگری هەیە یعنی ئامێرەکانی هەیە ئەگەر سیستەمی هەیە کاکە ئەگەر سیستەمی بەرگریشی هەبێ بەدەست ئەمریکەکانەوەیە ئەتوانن هەر لە شوێنی خۆی پەکی بخەن خۆ دەزانێ مە هەمووی بە سۆفتوێرێخەن پەکێخەن ئەگەر بیرت بێ درۆنێکی بەیرەقداری گەورەی تورکی خستە خوارەوە سیستەمی بەرگری بەڵێن عێراقی لە کەرکک بەڵێ لەوێ خوارە درۆنێکی ئەوە کاکە ئەو بەرگری نەبوو ئەوە بڕابکە هینەکە نزم ڕفیەوە بە هین خستیانە خوارەوە ینی بە سوتفە خستیانە خوارەوە چەکی سەربازی سادە بوو دکتۆر ئەوە هینی تارە نییە ئەوە هینی تارێ نیە ئەو بێرەقدارە ئەزانم ئەوەی لە کەرکک کەوتە خوارەوە نەخێر ئەو هێزەی نییە ڕادار بیگرێتەوەوانە ئەو بیرا تیان کەوت هەر نەشان نەزانی هینی شوێنێکیشە کە کەوتە خوارەوە اینجا زانیان ئەو بابەتی سیستەمە بەرگریەکە بەشێکی مەسلەی تەکنۆلۆژیە ئەبێ کۆدی ئەو ئینە بزانی و لەگەڵ کۆدەکە یەک بێ ئەنجا ئەتوانێت لەگەڵ یەکە بیخاتە خوارەوە تورکیا باخچەلی قسەیەکی کردو بەڕێز دکتۆر باو پرسیارش لە بەڕێز بکەم ببرە زۆر هێشتمانیەوە مادوومان کردی ناقەی ناکە سپاس باخچەلی قسەیەکی کردوڵێ دوای ئێران سەرەی ئێمەیە خۆتە زانی باخچەلیش لە ناوچەکە ینی دەوڵەتی لە تورکیایە بەڕاستی قسەی لێوەرەگیری ئەمە لە چ ڕوانگەیەکەوە قسەیەکە خۆی ڕاستە ئەڵە ئەو زەنگەی ئەم شەڕا کە کرێت لە دوای ئەوان ئێمەین نفوزە لەبەر ئەوە با لەگەڵ کوردەکانە ڕێبکەوین با کورد و تورک پێکەوە بەرگری لە وڵاتە بکەین کەواتە ئەو ئەوێ ئەو بەرنمەی کە هەیەی زیاتر پێشی مەسلەی ئاشتەکەیە چونکە ئەزانێ چ خەتەرێکی لەسرە و ئیستاش وەزعی تورکیا و ئیسرائیل زۆر یەک نین چونکە خۆدا نەزانن قسەیەکی زۆری کردووە دژی ئیسرائیل ئەردوگان و جوابیشان نا ئیمڕۆ ڕئیسی وزرای پێشووی ئیسرائیل بنت ناوەکەیم لەبیر چۆوە نهایەتەکەی بنتە زۆر بەتونگی قسەی بە ئەردوگان وت ئەوید ئەو یعنی کابراایەکە ئەو نابێ قسەی وا بکات چونکە ئەو لەو مستەوایە نییە کە قسە بە ئیسرائیل بڵێ یعنی ئەم قسانە زۆر تونگن بەرامبەریەک بەڵام باشتی کەش بڵێن تورکیا خۆی لە دڵی خۆیان حەز ناکە ئێران قومبەلەی زەڕیە بێ ڕاستە بە عەلەنی چکە ئیسلامە و دیفاعی لێ کاتوانە بەڵام لە ناخۆی خۆیان حەز ناکە ئێران بێت دەوڵەتێکی عوزمای نەوەوی لە ناوچەکە چکە خۆی ئەوێ بە ڕێبەری ئیسلام لە ناوچەکە و خاستە مەسلەی عوسمانی ئەوێ بگەڕێنێتەوە ئەو ژێوێ سەفۆی بگەڕێنێتەوە ئەمە شەڕێکی ئەزەلیە لە بینیانە دەوروخولی ئێران ئەگەر سیرکە ئەو وڵاتانی دەوروخولی ئێرانیاوە چێ تورکیا ئازربایجانت هەیە ئازربایجان حەلیفێکی ئیسرائیلی استراتیجیە لەو لاشەوە ئەفغانستانت هەیە ئەفغانستان سونیەکی متەتەڕیفە هەر دڵی خۆش نیە بە شیعە و بە تایبەتی ئەگەر ئێران چەکی ئەتۆنۆمیە بێ یێتە سەر دەوڵەتە عەرەبیەکان هەمووی ڕاستە ئیدانەیەکەن بەڵام لە هەمانشان لە ئیتیفاقی ئیبراهیمیە بەشەکردنەوە تەتبیعە بەشەکردنەوە ئەترسن لەوەی کە ئێران چەکی ئۆتۆنۆمیە بێ ئەم تەسلیحەی کە ئەکرێت لە خەلیجە ئەم تریلیۆناتانەی کە سەرفەکرێ بەو سیلاح بۆ چییە؟ یعنی پێویستیان بەچی هەیە؟ عومان یەکێکە لەو دەوڵەتانەی کە هیچی نییە جێشەکەشی لام وایە نازانم چەنی هەیە دەوڵەتێکە پارە لە خۆیان سەرفەکە لە وڵاتی خۆیان سەرفەکە نەچەکەکرێ و نە هیچیش چونکە بێزەرەرە دانیشتۆ لەوێ هەچی اتفاقیاتە هەچی مفاوەزاتە ئەچێتە ئەوێ ئەکرێت یعنی دەوڵەتە عەرەبیەکانیش ترسێکی زۆریان هەیە لەوەی کە ئێران ئەو بە هێزەی هەبێ کەواتە هەموو دەوڵەتەکانی دەوروخولی ئێرانیش دڵیان بەوە خۆش نییە هەچەند ئیدانەی ئەم شەڕاکەن بەڵام دڵیان بەوە خۆش نییە کە ئێران چەکی ئۆتۆنۆمیە بێ و لە ژێریشەوە ئەنوا مشکال یارمەتی ژێرێ بەڵێ زۆر سپاس دکتۆر سامان شاڵی شارەزایی
نێودەوڵەتی سوپاس دەکەین مادوومان کردی دکتۆر هەڵبەتار ئەم سوپاس دکتۆر